ژیرتان لەگەڵە لە بەرنامەیەکی نوێی سفڕێک ژیری هیوام وای تەندروستی هەموو لایەک باشبی بەرنامەیەکی ناوازم بۆ ئامادەکردینە چەندین هەواڵی ناوازم هەیە هاوڕێیان گەرتانە $2 بنەوە زۆر ئاسانە لایک و ویدیۆ لە بیر مەکە کۆمنتێکیش بنووسە زۆر گرنگە نووسینی کۆمنت هەروەها لەناو سوشەڵ میدیا فۆڵۆم بکە ڕێگەکان لە دیسکریپشن داناوە ئەو هەفتەیەش براوەیەکی دیکەمان هەیە هەموو هەفتە من $2 دەبەخشمێ ئێوەی خۆشەویستاوە سوودی لێ وەگرن تەنیا من پارە قازانج نەکەم نەمەوێت ئەو پارەی کە وەری دەگرم لە یوتیوب بەشی ئێوە شتێدا بیت کە ئێوە مستحقن بەڕاستی سپۆرتی چەناڵەکەم دەکەم بە بینینی ڤیدیۆیەکانم و لایک و نووسینی کۆمنت با پلیستیشن ناو دەست پێ بکەین ئەگە دەزانن گەیم پاس لە بۆ ئەکسبۆکسی هەیە و هەروەها پلیستیشن ناو لە بۆ پلیستیشنی هەیە پلیستیشن ناو ئێستا نزیکەی 1000 یاری تێدایە بەڵام سەرجەم یاریەکان داوڵۆد ناکرێن و سۆنی دەیەوێت ڕکابەری گەیم پاسی بکە بەڵام بە شێوەیەکەوە پلیستیشن ناو نەبتە ڕکلامی گەورە لە بۆ پلتفۆرمی پلیستیشنی وەڵکو دەیەوێت خەڵکی لە پاش کڕینی یاریەکان بە شێوەی $6 دواتر بیر لە کڕینی پلیستیشن ناو بکەن چکە سۆنی کۆمپانیایەکی خزمەتگوزاری بەکارهێنەرە بە شێوەیەکەوە دەیەوێت بتینتە ناو جیهانی پلیستیشنی یاریەکان بکڕی لەگەڵ کڕینی یاریەکانیش پلیستیشن پلس بکڕی مانگانە و پلیستیشن ناو بکڕی مانگانە و تاوەکو ئێستا خزمەتگوزاریەکیشمان نییە بە ناوی پلیستیشن ناو پلس یان ناو پلس ناو بەسن هەردووکمان لە بۆ لەیەک بدە مانجە $5 بدەیت شتێکی زۆر باش دەبێت بەڵام سۆنی ئەوی شەیدراوانەی نەکرد ئەو بە باسانی وەکو گەیم پاسی نییە پلیستیشن ناو بڕیارە لە مانجی سپتێمبەر 2 یاری دیکە زیاد بکە یەکەکیان ریزنت ئیڤڵ 7 دووەمیشیان فاینەل فانتەسی 15 یان خود 15 کە 2 یاری گەورن بەڵام کۆنن کە بۆ پلیستیشن ناو زیاد دەکرێن مەبەستی من لە باسکردنی پلیستیشن ناو ئەوەیە سۆنی بیر دەکاتەوەکەوە هاوشێوەی گەیم پاس سێرڤیسێکی تایبەت بەخۆی هەبی بەڵام سۆنی ناوێ شتێکی بخاتەنە مشتی گەیمەرانکەوە یاریەکان زوو نەکڕن چاوەڕێ بکەن بستە ناو پلیستیشن ناو لێ بە $2 تاقیب کەنەوە زیاتوی $6 بکەن سۆنی دەیەوێت تۆ یاریەکە بکڕی بە $6 مایکرۆسۆفت بە پێچەوانە بیر دەکاتەوە دەزانی یاریەکانی خۆی یاری تایبەتی زۆر نییە تاوەکو ئێستا خەڵکی یاریەکانی ئەکسبۆکس کەم دەکڕن زیاتر یاری تێرد پارتی دەکرن مەسەن ئەو یاریان دەکرن کە ئێستا پلیستیشنش بەردەست مەسەن کال ئۆف دیوتی باتڵفیلدا یاری مەسەن سایبەرپانکەوە دێتن زۆر یاری هەیە کە لە هەردوو لا بەردەستن مایکرۆسۆفت بۆ تعویزکردنەوەی یاریەکانی خۆی کە یاری کەمە گەیم پاسی دانایە وەروە دەیەوێت گەیم پاس زۆرترین داهاتی مانگانەی لە بەکۆ بکاتەوە کە ئێستا زیاتر لە 10 میلیۆن بەکارن هێوەتە مانگانە $100 میلیۆن لە بۆ مایکرۆسۆفت کۆ دەکاتەوە کە پارەیەکی زۆرە بەڵام مایکرۆسۆفت پارەیەکی زۆرش دەداتە ئەو گەیمانەیە و کۆمپانیانی کە یاریەکان دەین لە گەیم پاس دادەنێن بۆیە دەمویست ئاگادار بن کەەوە چاوەڕێی ئەوەی مەکەن سۆنی بێوێ وەکو گەیم پاس خزمەتگوزاری پلیستیشن ناو لە پێشچاوی گەیمەران بەردەست بخات سۆنی ئەویشەی ناکە سۆنی کۆمپانیاکە دەیەوێت یاری بە $6 بکڕی وەکو کلاسیک پێشتر تەقلیدی دەمێت ڕێنگۆ بزانم ئایا پلیستیشن ناوت تاقی کردیتەوە یاخودنا ئەو $2 من دەبەخشمەوە دەتوان لە بۆ خۆتان گەیم پاس یان پلیستیشن ناوی پێ بکڕن هەواڵەتی دیکەمە لەسەر یاری کۆمیدی و ناوازەی فۆڵ گایز یاخود فال گایز نو پرابلم لە ناو یاریەکەی چێبڕچەیەک ئەنجامدرا کە تیمی نینجا و مستەر بیست و ئەوانە بەشدار بوون و تیمی نینجا چێبڕچیەکە ببنەوە ملیۆنێک $یان کۆ کردەوە تاوەکو بۆ کاری خێرخوازی سەرفی بکەن کە شتێکی زۆر باشە مەبەستی من لەو باسکردنی فۆڵ گایسی ئەوەیەکەوە یاریەک بە ماوەیەکی زۆر کەم بە کەمتر لە 1 مانگ ڕاستە پێشتر بە شێوەی ئەڵفا و تێست و ئەوانە بڵاو بۆ لە پیسی بەڵام بە ماوەی کەمتر لە 1 مانگ تەنیا لەسەر پلیستیشن و پیسی بەردەستاتە لە ئەکسبۆکسی نییە فۆڵ گایزارێ توانی ئەو هەموو ناسناوە پەیدا بکە توانی ئەو هەموو خەڵکە لە خۆی ڕازی بکە بۆ پرداڵۆنترین یاری لە مێژووی پلیستیشن پلسی لە ڕێگە پلیستیشن پلسی بڵاوە وەروەها زیاتر لە 7 میلیۆن کۆپی لە سیستیمی لە پیسی لێ فرۆشرا هۆکارەکەی بۆ ئەوی دەگەڕێتەوە کەەوە یاریەکە وەکو مەڕ تەمەشای گەیمەری ناکە وەکو مانگا تەمەشای گەیمەری ناکە پارەی لێ بەرداتەوە بیدۆشی بەڵکو یاریەکە شێوەیەکی جوانت پێت بۆیە دەڵێم ئایا فۆڵ گایست کردی یاخودنەوە هیوادارم تاقی بکەیتەوە هیوام وایە بیکەن چکە یاریی زۆر متعی هەیە زۆر نازدارە ئەو یاریەتان لەوانەیە دیتبی لەوانەیە نەدیتبی لەوانەیە لەکنتان گرنگ بی لەوانەشە گرنگ نەبی ئەو یاریە بە ناوی گازن مانستەرە کە پێشتر لەلایەن یوبیسۆفت ئاشکراکەتەن یەک ترێلەری بڵاوکرا دواتر یاریەکە بە شێوەیەکی سیر چەند گەیم پلەیەکی لە ناو گوگل ستیدیا بڵاوکرا لە ئینتەرنێت بڵاوکرایەوە خەڵکەکی زۆر گوتیان کاکەوە هەر زێلدایە برێت ئۆف دە وایلد هەر زێلدای نیتندۆ کۆپی پێست کرا لەسەر شێوەی تۆزێک ئەساسنی وەروە گادوڤواری چکە باسی یۆنانی کۆن دەکات دواتر یوبیسۆفت یاریەکەیان دواخست بە شێوەیەکی دواخران یعنی ئێستا کەس نازانێت یاریەکەی بڵاو دەکرێتەوە وەڵام ناوەکەشیان گۆڕی ئێستا ناوی یاریەکەی بوویتە Immortal Phoenix Rising ناوی یاریەکە لە گازن مانستەری نما هۆکارەکەی تیا یوبیسۆفت ئێستا لە وەختێکی زۆر خراپی خۆی تێپەڕ دەبی
سەرۆکی کۆمپانیاکە دەست دەکات چێشایتەوە زۆربەی دەرهێنەرانی یاریەکەی بە تۆمەتی دەستێژ سێکسی جیرایە وان دەچشیان دەرکراینە لە کۆمپانیایەکەی ئێستا کۆمپانیاکە بە کامی لەژێر گۆڕانکاری گەورەدایە بۆیە من پێم وایە گۆڕینی ناوی گازن مانستەریش بەشێک بی لەو پلانە لەو گۆڕانکاریانە وەروەها تەسیرێکی گەورەش لە فرۆشی یاری ئەساسنز کرید ڤالهاڵای دەکات لەبەرەوەی دەزانم ئەو یاریە مشکلەی زۆر گەورەی دەبی ئیشاڵڵا هەڵقانی داهاتوش باسی مشکلە گەورەکانی ئەساسنی دەکەین چونکە راپۆرتەکەم خوێندێتەوە هێشتا بەشی دووەم سێمی راپۆرتە بڵاو بکرێتەوە لەسەر کێشەکانی ناو کۆمپانیا یوبیسۆفت ئەگەر حەز دەکەن باس بکەم کێشەکانیان چییە و چۆن تەسیل لە یاری ئەساسنز کرید ڤالهاڵای دەکات تکایە لە کۆمنت بۆ چوونی خۆت بنووسە گەر کەسێکی خەڵکێکی زۆر داوا بکەن بێگومان لە ئەڵلقەکانی داهاتوو زیاتر شەرحتان لەبۆ دەکەم بێمە سەر گەورەترین هەواڵی ئەو ڕۆمان ئەویش فرەدانی پلیستیشن 5 و Xbox Series X لە بۆ ناو تەنەکەی زبڵێ مەبەستی دروستکردنی ئەو ثەمنێڵەی خۆم لەبەر ئەوەی نییە کەوا برم سەرنجتان ڕاچێت تەبعاان دەبی ثەمنێڵ سەرنجی بگۆڕاچی چوەگە سەرنجتان ڕانشی بێگومان کلیک ناکە یاخود داناگری ڤیدیۆیەکی من داناگری نایبین کە بەرنامەکەی من هەفتانەیە واتە کلیک بیت نییە مەبەستی من لەو شتەی چییە کەوا دەرێم دەبی پلیستیشن 5 و Xbox Series X فرەدرانە ناو تەنەکەی زبڵی لەبەرەوە پێشتر گەیمەران کاتەکە باسی پیسییان دەکردیان وت پیسی زۆر گرانە بە هەموو خەڵکی ناکردرێ بۆیە پێویستە پلیستیشنت هەبی یاخود Xboxی بکڕێت بەڵام کۆمپانیای ئینڤیدیا کە زۆر خەڵک دەڵێن نیڤیدیا دەڵێن نیڤیدا دەڵێن ئینڤیدیا نۆرمالە خۆتان تێکمەدان ئەمریکیەکان دەڵێن ئینڤیدیا بە خۆشیان دەڵێن ئینڤیدیا لە ئەوروپای دەڵێن نیڤیدیا زۆر نۆرمالە هەردووشی بەکاربینی کەس خۆی تێک نەدەتکە لە کۆمنت دیسلایک نازانم مەکەن لەسەر ئەو بابەتێ زۆر نۆرمالە کەس کافر نابی کەس ناستە جێیەکی خراپ کەسیش هەڵە ناکە کۆمپانیای ئینڤیدیا سێ جۆر گرافیک کاردی نوێی بڵاو کردەوە یاخود بڵاو دەکاتەوە تەنیا ئاشکرای کرد کە هەر سێکیانەوەی سینە یاخود 3000 3007 3008 و هەروە RTX 3090 کە زۆر ناوازەیە RTX 3007 باز دەکەن چکە دووەکەی دیکە سریان $600 بەسەرەوە 1500 باز ناکەین چکە مواصفاتیان زۆر بەرزە بابێمە سەر 3007یەکەی بە قسەی ئینڤیدیای بیتن ئەو گرافیک کارتە لە 2080 Ti پارساڵ زۆر بەهێزترە و خێراترە کە نرخیشی زۆرە $100,000 بە چەندە بە $500 ئەگەر بێت و پلیستیشن 5 وەروە Xbox Series X نرخەکەیان $500 بیتن بەقەدەر ئەو گرافیک کارتەی بی و ئەو گرافیک کارتە بتوانی یاریەکی زەخم و زەبەلاهی وەکو سایبەرپانچی لە 120 فرێم یاری پێ بکە پلیستیشن 5 و Xbox Series X ناتوانن لە 4K 60 فرێم یاری پێ بکەن کەواتە بەڕاستی پلیستیشن 5 و Xbox Series X حەقە بستە ناوتەنەکەی زەبڵ ڕاستە من گەیمەری کۆنسۆڵم پیسیم هەیە پیسێکی زۆر باشیش وا بە تەمام بیکڕم RTX 3070 لەسەر دادەنێم یانە 3080 لەسەر دابنێم دەمێت پرۆژەیەکی گەورەم هەیە تامانجدە ئینشاءالله لە فەیسبووکی بڵام کردووە بەڵام مەبەستەکەی منەوەیە تاکەی گەیمەرانی کۆنسۆڵ لە 60 فرێم یاری بکەن یان لە خوا 60 فرێم یاری بکەن کە دنیا زۆر پێش کەکێت چونکە ئێستا هەواڵەکەشم هەیە لەسەر 1000 فرێم یاریکردنی ئێستا لە نمونە ئەمە ئامادەمە تاکو $800 بە پلیستیشن 5 بدەم لەوانێ زۆر خەڵکی شەوی وا بکە بەڵام هەموو خەڵک نا بەڵام زۆربەی خەڵک وا دەکەم ئەگە بێت و $800 یەکجار بە پلیستیشن 5 بدەیت بتوانی بە 4K 120 فرێم یاریەکی وەکو سایبەرپانچی ئەنجام بدەیت یاخود GTA ئۆنلاینی بە 120 فرێم ئەنجام بدەیت لە 4K زۆر خەڵک پارەی دەدا بەڵام لۆ نایکە دوو کۆنسۆڵی بڵاوکەوە یەکەچیان 4K 120 فرێم یەکەچیان بە 4K 60 فرێم بە ڕێی ترێسینگەوە زۆر نۆرماڵە بیکەن بەسە پێم سەیرە بێت و لە 2020 کۆنسۆڵ نرخی $600 بی $500 بیتن نەتوانی 4K 60 فرێم بە ڕێی ترێسینگەوە یاری بکرێ بەڕاستی کارە سادە دەزانم 120 فرێمیان هەیە کۆنسۆڵە نوێیەکان بەڵام 120 فرێمیان هەیە لە یاریەکی وەکو سیباقی سیارەی لە یاریەکی لەوانەیە وەکو فۆرتنایتی کە گرافیکەکی زۆری پێویست نەبێت ڕێی ترێسینگت کوژان بیتەوە لە کوالەتی 4K یارینەکە یان گەمەکە زۆر بچوک بیتن مەسەن وەکو ئۆری ئین دە وایلد بی بە 120 فرێم لە 4K یاری بکەین بەڵام دنیا گۆڕدرایەوە میش بڕیارم دایکەوە بگۆڕدرێم ئیدی هەوڵ بۆ 120 فرێم یاریکردنی بدەین بەسە پێویستە بستنە ناو تەنەکەی زبڵی ئەگەر نەتوانن ئەو کاری بکەن هەواڵەکی دیکەم هەیە لەسەر کۆنترۆلەری پلیستیشن 5 کە ناوی دوال سێنسە هەواڵە نوێیەکەم لەسەر
دوال سنسی ئەوەیە کەەوە سۆنی دەڵێ دوال سنس جگەلەوەی هاپتیکە واتە هەزەی پێشترێ نمایە وەکو هاپتیکە وەکو هەزەی آیفۆن و گەلەکسیە نوێەکانە تا هەزەکەی لە چەند شوێنە کەس پێ دەکرێن نەک لە یەک شوێن سۆنی دەڵێ کاتە کە هاپتیکە کە هەز بە هەزەکەی دەکەی لەسەر شاشەش یاخود لە هیچ فۆنەکەت لەگەڵ دەنگ کاریگەری دەکە کە شتێکی زۆر سەرنجڕاکێش دیارە چۆن بۆ نمونە تۆ تیرروکەوانت پێ کاتێککە تیرروکەوانەکە ڕابچێشی بە ئاردوو کاتێککە تا نیوەی بینی مەسەن ئەوە ئاردووەکەیە تا نیوە تینایە دەنگەکی لێوە دێ هەست بەو دەنگەی دەکەی لەگەڵ هەزەکەی وەکو وایە بەڕاستی ڕاکێشە کاتێککە تاو دایدەگری تاو دێتە پاش هەزەی دەستەکە تون دەبی واتە ئاردووەکە تون دەبی واتە ئاردووەکە ئەوچی برێک و تیرکوان ڕاکشە دەوێت بێتە پێش ئاردووەکە وای لێ دەوێت بێتە پێش دەنگەکە لە ناو گوێشت لەگەڵ ئەو ئاردووی کە دادگرتیە وا هەز دەکەی کاتەکە بەری دەدەی هەزەکە لە بەرەست وا بەردەدە کە ئەنەما تیرروکەوانەکە بە سەریعی ڕۆیە و دەنگەکەش بە سەریعی ڕۆی هەمووی کاریگەری و کاریگەری دروست دەکات شتێکی زۆر سەرنجڕاکێشە و سوپاسی هەر کۆمپانیایکی دەکەین بێ شتێکی نوێ بە خزمەتی گەیمەران دابنێ و هەواڵەشم مەبەستەکەی من لەوەیەکەوە تاوەکو ئێستا هیچ تایبەتمەندێکی نوێی کۆنترۆلەرەکەی مایکرۆسۆفتی بە فەرمی نازانین تەنیا دەزانین کەوە کۆنترۆلەری ئەکسبۆکسی ئیلایتە بەڵام ئایا هاپتیک فیدباک و ئەو شتانی کە سۆنی باسی دەکە کە لەناو دوال سنسیە کەشتی زۆر سەرنجڕاکێشن ئایا ئەو شتانەش لەناو کۆنترۆلەرەکەی ئەکسبۆکسی سیریز ئێکسی بەردەست دەبن یاننا مایکرۆسۆفت قسەی ناکە هەر قسەکردن لەسەر مایکرۆسۆفتی هەواڵی ئەو جارەشەم لەسەر مایکرۆسۆفتی ئەویش لەسەر ئەکسبۆکس سیریس ئێسە دووەم کۆنسۆل کە تاوەکو ئێستا بە فەرمی ئاشکرا نەکرێ بەڵام هەندێک خەڵک لە ئەمریکای یەکچ لە ئەوروپای چوە کۆنترۆلەرێکی نوێی کڕیە لەسەری نووسرەیە ئەو کۆنترۆلەرە لەگەڵ ئەکسبۆکس سیریز ئەکسی کار دەکە لەگەڵ ئەکسبۆکس سیریز ئێسیش کار دەکە لەگەڵ ئەکسبۆکس وەنیش کار دەکە واتە بە فەرمی مایکرۆسۆفت دەڵێ ئەکسبۆکس سیریز ئس وجودی هەیە بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی ئاشکرای نەکردێ لەناو ماڵپەڕی خۆیان یاخۆ لەناو یوتیوبی خۆیان لەناو ئینستاگرامی خۆیان لەناو سایت خۆیان باسی نەکردیە پێش بینی دەکرێت ئەکسبۆکس سیریز ئەکس قەبارەکەی بچووکتر بی لە 1080 پیکار بکە بە 60 فریم یاخود بە 120 فریم بەڵام 1080 4K نییە ڕێتریسینگی نییە نرخیشی زۆرێک دەڵێن $200 من پێم وانە $200 بی ئەگەر $200 بی شاپەکی گەورە لە پلیستیشنی دەدا بچکە $200 کۆنسۆڵی نوێ 120 فریم یاخود 60 فریم لە 1080 و یارینەوەی داهاتوش بخینتەوە فرۆشەشی زۆری دەبێت و پێم وایە کێشەیەک لە بۆ سۆنی دروست دەکات ئەگەر سەری $200 بی بەڵام ئەگە $300 بی تەسیرێکی واناکات $300 سەرف بکە 400 سەرف دەکات بەڵام ئەوەی 200 سەرف بکە 400 سەرف ناکات چۆن جیاوازەکە زۆرە خاصن 200 لەکە 500 پێشبین دەکرێت لە مانجی داهاتوو یاخود لە کۆتایی ئەو مانگەی و سەرەتای مانجی ئۆکتۆبەر ڤێرژنی ئەڵفا واتە تاقیکاری ئەڵفا بە خۆڕایی لەسەر پلیستیشن 4 گەیمەرانی پلیستیشن 4 بتوانن بە ڤێرژنی ئەڵفا یاری کال ئۆف دیوتی بلاک ئۆپس کۆڵد وۆری تاقی بکەنەوە کە چەند ماپەچی لە خۆ دەگرین ئۆنلاینەکەی چەند لەوانەیە ماپەچی جیاواز لە خۆ بگرین و چەند توانین چەند گەمەکی بکەیت دواتر ئەڵفایەکەت ڕاوەستی چاڕوانی ڤێرژنی بێتابی ئەگەر بێت و پری ئۆردەرت کردوێت شتێک سەرنجڕاکێش بوو ویستم پێتان بڵێم بەڵام کێشەکە ئەوەیە زۆر خەڵک دەڵێن ئەو ئەڵفایە تەنیا لە بۆ پلیستیشن 4 بەردەست دەبێت لە بۆ ئەکسبۆکس سیریز ئێکسی نایە هۆکارەکەی ئەوەیە کە سۆنی لەگەڵ ئاکتیڤیژن ڕێککە تێچکە سوختەنزان سۆنی لەگەڵ ئاکتیڤیژن کۆڵدی یاخود کال ئۆف دیوتی پەیوەندێکی باشان هەموو ساڵێشتی تایبەتی لە بۆ پلیستیشن 4 بڵاو دەکاتەوە پێم وایە شتێکی هەڵەیە پێویستە هەشتێک لە بۆ پلیستیشن 4 هەر لە بۆ گەیمەرانی ئەکسبۆکسیش بێ پێویستە مایکرۆسۆفتیش بەڕاستی لەگەڵ ئاکتیڤیژنی پەیوەندیەکانی باشتر بکە هەرچەندە باتڵفیلد لەگەڵ ئەکسبۆکسی وەزعی باشە بەڵام پێم خۆش نییە ئەڵفا تەنیا لە پلیستیشن 4 بەردەست بی لە ئەکسبۆکسی بەردەست هەواڵاچکەم هەیە لەسەر یاری مادەن 21 کە لە کوردستان زۆر بەناوبانگ نییە فوتبۆڵی ئەمریکی ئەو یاریە 0.2 لە 10 پێدرا لەلایەن گەیمەران لە ناو ماڵپەڕی گەیم سکۆری کە بووە کەمترین نمرە لە مێژووی هەر یاریەک بە یاریەک درابی لەلایەن ڕەخنەگران نزگەی 62 لە سەدی پێدرایە یاخو 62 خاڵی وەرگرتێ لە 100 خاڵی لەلایەن گەیمەران 0.2 لە 10 وەرگرتیە کە ژمە زۆر کەمە یعنی 2 لە 100 تقریبا هۆکارەکەی ئەوەیە کەەوە EA کە فیفاش هەم جارە وەرە دەکە بەس گەیمەرانی لاعب فیفای زۆر لەم توڕ دەم چی قسەی دەکەم EA هەمان گەیمە دەینی ڕیسایکڵی دەکاتەوە ڕیسایکلەکەش بە تەواوەتی ناکاتەوە مەسەڵەن فیفا 20 لەگەڵ 21 جیاوازێکی گەورەی نابی هەمان یاریە هەندێک ئەپدەیتی بچووکی کردی تیمی یاریزانەکان جلوبەرجیان گۆڕیە هەندێکیان هەموویان نامویان چەندێک جلوبەرەوەش خۆیتی دوومیسایی کارکتەرەکان یەک دوویشیان
ئەپدەیت کرێتەوەیان کرد هەموو چی خۆیتی ساعەکان تۆزە گۆڕانکاری دەکرێت گرافیکی دەستپێکی یاریەکان کاتەکە شت هەڵدەبژێری دەستکاری دەکرێت دووسێ گۆرانی قۆڕی نوێ زیاد دەکرێت ئەگەر نا کۆمپلیت وچی خۆتی تەنانەت گێمەران چیان دیتەوە کاتێک لە ناو ساحەی مادەن 21 لە پشتەوە دیۆمەکە لە ناو ساحەی نووسیان مادەن 20 کەواتە هەمان شتێنەیە دەستکاریان نەکرێت تااقەتیان نە بۆ 21 وە گەیمەش دەبی 6 دلاری بە یاریەک بدە بەڕاستی ئەو شتە جێگەی قبولکردنیەوە پێم وایە هیچ گەیمەرێک بەتابەتی گەیمەرانی فیفا پێویست ناکە لەگەڵ هاتنی فیفا 6 دلاری پێ بدەیت من فیفام هەیە فیفا 20 هەیە زای مەسەنی بکڕی 4 دلار لە پلیستیشن ستۆری نەک بل لە بازارە لە پلیستیشن ستۆری داشکانی لۆکرا ماوەکە 2 مانگ پێشتا بە 4 دلاری بوو ئەڵتیمەت ئەدیشن کڕی بە 4 دلاری فیفا هیچ 4 دلاریە وا 4 دلاریش پێ دەم زیاتر نا زۆر خەڵک دەترسن دەڵێن ئایا لە منشیان پرسی بە زۆر دەڵێن ئایا ژیر پەبجی مۆبایل لەسەر iOS قەدەغە دەکری یاخودنا ئەو قسەیە سەرەتا بزانین لە چی هاتێ لۆ نمونە پەبجی مۆبایل لەلایەن کۆمپانیای تێنسێتی دروست کرایە یاخود بلو گەیمز دروست کرایە کە تێنسێت خاوەندایەتی دەکات بە بەرنامەیەک دروست کرایە ناوی بەرنامەکەی ئەنریل ئینجنە کە کۆمپانیای ئەپێک گەیمز خاوەنداریەتی ئەو بەرنامەیە دەکات ئەو بەرنامەیە کەەوە فۆرتنایت پێ دروست کرایە لۆ نمونە خاوەنی فۆرتنایتی خاوەنی ئەو بەرنامەیە کە پەبجی مۆبایلی پێ دروست کرایە شەڕێک نێوان iOS یاخود ئەپڵی لەگەڵ ئەپێک گەیمسی گەیشتەوە حدەی ئەپڵ دەڵێ هەر یاریەک یاخود هەر بەرنامەیەک هەر شتێک بە ئەنریل ئینجینی گۆ ئەپێکی دروست کرابی مە لە ئاپستۆر دەیسڕینەوە یەکێک لەو کۆمپانیانی یەکێک لەو یاریانەش بێگومان پەبجی مۆبایلە بەڵام ئەپڵ ناتانی پەبجی مۆبایلی بسڕتەوە لەبەرەوە هیچ شتێکی ڕاستە خۆی بەرامبەر پەبجی مۆبایل نییە واتە پەبجی مۆبایل هیچ لە یاسا لادانەچی نییە بەرامبەر ئەپڵی هیچ غێرقانونیەکی نەکردێ بەرامبەر ئەپڵی تەنانەت هاوڕێیان ئێستا ئەپڵ خۆر ڕکلام لە بۆ پەبجی مۆبایل دەکات لە جیاتی فۆرتنایت ئێوە ڕۆژێ سەفحەی ئەپستۆرم کردەوە دەبینیم ئەپڵ بە خۆی ڕکلامەکی گەورەی کردێت دەڵێ ئەپدەیتی نوێی پەبجی دێتن چاوەڕوان بن پەبجی مۆبایل باشترین و نوێترین و قسەی قۆڕی ناو ئەپستۆری تەوان ڕکلامکردن ئەپڵ بەخۆی ڕکلامی لە بۆ دەکات کەواتە لەوەی مترسێن ئەپڵ ناتوانانی پەبجی مۆبایل بسڕتەوە ئیلا ئەگەر ئەپبجی وەکو فۆرتنایتی دەگەشی لە ئەپڵیدا کە پێم وایە قەت تێنسێت دەویشی ناکات چکە تێنسێت چاوچنۆکە ڕاستە وەکو ئەپێک گەیمز بەڵام تێنسێت ئیشەکی ناکە ناوی یەک ڕۆژیش ملیۆنە دلار دەستە خۆ بێت پەبجی مۆبایل ڕۆژانە زیاتر لە 1 ملیۆن دلاری کۆ دەکاتەوە چەند گەیمەرێک لە وڵاتێکی هۆڵەندا شتێکی وا بوو لە ڤیدیۆیەک کۆمپیوتەرەشیان هینایە CPU-ەکەی پرۆسەسەر شتەکەی GPU-ەکەیان دەرهینە لەگەڵ ڕامشتەکەی لە 1000 فرێمی گەمە دەکرێت 1000 فرێم یاری ئەو پەڕی 6 فرێمی وەردەگری لە پلیستیشن لە PC ئەو پەڕی 120 فرێم 240 فرێم 300 فرێم ناوە لەگە یاریەکەت کۆمیەکەنە یاری نوێیەکان عادەتەن ستاندار 6 فرێمە 6 نەک 1000 ئەو یاریە گەیشتە 1000 فرێمی لەبەرەوەی CPU GPU-ەکەیان دەری ناو بە هایدرۆجینی شل ساردیان دەکردەوە فول ماسفات و یاریەکە زۆر سەرنجڕاکێش و سەریعە کەەوە چای مرۆڤ تەبعاً 1000 فرێمی ناخینتەوە واگە بێت و سڵۆمۆی بکرێت زۆر جوان دەردەچیتن 1000 فرێم واتە 1000 جار شاشە خۆی نوێ دەکاتەوە 1000 وێنە بێکترکەی نیشان دێت تەبعاً چاود ناخینتەوە چای مرۆڤی تاوەکو 120 فرێمی وەردەگری 130 فرێم 120 فرێمی و شەستی بە تەبیعی وەردەگری بەڵام 120 فرێمەوانە تۆزێک پێی دەوترێ ستیگ موشن چاو تۆزێک ئەو هاێ بێ پێت ناخۆشە یان چاو تەبیعی نییە بێتەوەن ستیگ موشن هاوڕێن براوی ئەو هەفتەی $10 ئەو هاوڕێیە پیرۆزبای لێ دەکەین ئاگداری سوشال میدیای خۆ دە بە زودترین کات پەیوەندی تۆ دەکەم $10 لە بۆ دێنەرم ئێوە دەتوانن بنە خاوەنی $10 هەموو شتێک لە دیسکریپشندان لە هاوڕێیان تەنیا 2 هەفتە ماوە لەو دیزاینە ئینشاءالله دێنە ناو ژوورە نوێیەکەم و زۆر دڵخۆشم کە ژوورەکەم تەوا بووە مەسروفەکی باشم لێ کردیە و خەریکی بیڵدەی پیسیشی نازدارم سپرایزێکمێ ئینشاءالله هەوڵ دەدەم مەوعیدێک دانانێم بەڵام هەوڵ دەدەم یەکی دا بە ستایلێکی زۆر نوێ زۆر ڕاقی بە کارکتەرێکی نوێ نەک تەنیا ژیر بەڵام گۆڕانکاری بە کارکتەری ژیر دەکەم شتێکی نازدار دەبینێتەوە لە ناو یوتیوب و فەیسبوک گەیمینگی کوردستان نەکراویتن و هیوادارم چاوەڕوان بن و هیوادارم کەوا لە پژیرەکانتان بەردەوام بن چکە بەڕاستی پلانی ئەوم نەبوو ببمە یوتیوبەرێکی وا بەڵکو خۆشەویستی ئێوە داواتان کرد کەوا ببمە یوتیوبەر و ببمە یوتیوبەر و هیوادارم هەم لە پیشەکەی خۆم و هەم لێرەش زیاتر خزمەتتان بکەم دڵتان خۆشکەم لەو حاڵەتە وەزع ناخۆشی کوردستان و جیهان دەمێ بەردەوام مێشتان پڕ زانیاریبی بیر بکەنەوە گەیمەران لە هەموو خەڵکی زیرەکترن لە هەموو کەسەکانی کەوانە گەیمەر نینە لەبەرەوەی گەیمەر دای و مێشتی بیر دەکاتەوە شتێکی دەبینی فشەی پێ دەرێت
ئەچێ لۆ گەیمە دیتە نێشکە دایم بیر دەکاتەوە لێڤڵک لە سەری خەڵکی ئەو کەسانێکەوە گەیمەرنینە ڕێز و خۆشەویستن هەمووتان چای هەمووتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو هەر هەمووتانم خۆش دەوێت ئەو درە نەنگۆ در دڵ